دەنگدان بە پارتی دەنگدانە بە نەتەوەی کورد دەنگدانە بە بۆنی نەتەوەی کورد بە دیفاعکردنە لە خاک و نەتەوە دیفاعکردنە لە ئاوەدانی دیفاعکردنە لە بوونی وجودی کورد لەبەرەوەگە پارتی نەبێ بەڕاستی کورد وجودی نامێنێت لە هەر پارتی کوردستان لەبەرەوە پێویستەکە هەمومان دەنگدەین بە لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆی هەمومان سەرفراز و بەرقەرار بین بۆی بتوانین نەتەوەکەمان بگەێنە شوێنی مەبەستی خۆی بۆ دروستبوردنی نەتەوەی کورد. طبعا سەرەتا هەموو هاوڵاتێک پێویستی بە خۆشگەزارانیە حکوومەت و حیزبەکان ئیش لەسەر ئەوەکەن کە خۆشگوزەرانی بۆ میلەتەکە دابینکەن ئەوەی کە ئێستا ئەگوزارێکە هەندێک حیزب بەکاری هێنێ بەوەی کە هەندێک شیعاری ڕوخان و وێران لە هیچ دنیایەک نییە خەڵک وڵاتەکەی خۆی بڕوخێنێ لە پێناوی بەدەستێنانی دەنگە بۆیە ضرورەتێکی مێژوویە لەم کات و ساتانە خەڵک بە عەقڵێکی منطقی و دڵنیاشم خەڵگەوەنە هۆشیارە کە بە عەقڵ و منطقی دەنگ بەو حیزبایە کە کار لەسەر بنیانات وڵاتەکەیەکە هیچ وڵاتێکیش تەنانەت ئەوەی سیستەمی با بڵێم قەرەجەکانیش کە ئاوارن لە وڵاتانە کار بۆ بنیاتنانی خۆیانەکەن بۆیە هەچ حیزبێک کاری لەسەر وێرانکردن ڕوخانکردن تکاکەن دەنگیان پێمەیەن بۆیە ئەوەی کە ئەو حیزبەی داوای ئاوەدانیەکە داوای خۆشگوزەرانیەکە داوای پێکەوە ژیانەکە حیزبی لیستی سەونەوەیە بۆی پێویستەکە داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانیەکەم کە دەنگ بە لیستی سەونەوە بن چونکە تاکە حیزبە سەیری پەیامەکانیان بکە تاکە حیزبە باز لە بنیاد ناتەکە تاکە حیزبە بەرنامەیە تاکە حیزبە باسی پێکەوە ژیانەکە باسی ئاوەدانیەکە باسی وێرانی ناکە تۆ سەیری حیزبەکان کە حیزبەکان بەرنمەیان نییە شیعاراتی وێرانکاریان هەیە ئەم دوو بەراوردە زۆر گرنگە بۆ هاوڵاتی بۆیە ضرورەتێکی مێژووییە کە لەم کات و ساتانە ئیش بکەی ئەم میلەتە بێکەسە دوژمنی زۆرە با زۆر بەڕاشکاوی بڵێم هەنێ لەو لیستانەش سەر بەو دوژمنانن بەڵام کوردی بە ئاگا ئەبێ بزانێت تیری دوژمن ڕوەوکێیە ڕووی لە چێ کردووە هەوڵ بۆ نەمانی چێە هەوڵ بۆ شکستی چێە ئێمە ئەبێ ئەوە سەرخەین ئەوەتی کوردە دژایەتی ئەو لایەنانە ئەکەن کە باسی سربەخۆیی و ئازادی میلەتی کوردەکەن میلەتی کورد دوژمنانی ئەیانوێ هەمیشە کۆی لەبن هەمیشە ژێر دەستە بن بە هیچ جۆرێک نایەنەوێکەوە کورد خاوەنی خۆی بێ خاوەنی هەبوونی خۆی بێ لەبەر ئەوە تیری دوژمن بەرامبەر ئەو کەسەیە کە داوای هەبوونی خۆیەکە ئەو کەسانش لە ماڵی بەرزانیا چڕبوونەتەوە و دوژمنیش هەمووی دوژمنایەتی ماڵی بەرزانیەکەن و تیرەکەش بەرەو ئەوانە و ئەو لیستەی هی ئەوان بێت گوناحە ئەگەر کورد ئەو کوردەی کە نەتەوەییە و داوای سربەخۆیی کورد و کوردستانەکە دەنگ بۆ ئەو لیستەنە با ئێمە بەڕاشکاوی بیڵین سەیرەکەین سلەیمانی کە شارێکە شارێکی چاوکراوەیە شارێکی بە ئاگایە بۆ ئەوەی کەوە ئەم شارە لە بنەڕەتەوە هەڵتەشێنن بزانن چۆن بەهۆی ئەم لایەنانەوە بەهۆی ئەم حیزبانەوە کە هیچیان عەلاقەیان بە مەسەلە نەتەوەیەکەوە نییە هەلایان کردو.
شتێکی تریش لە هەمووی گرنگترە ئێستا ناوچەکە لە گۆڕانکاریی مێژوویایە لە هێنەکانە ینی مەسلەی نەتەوەبوون و پارێزگاری لە نەتەوەبوون زۆر وەسیلەیەکی زۆر گرنگە و ئێتاکە حیزبیش کە 170 ساڵ زیاتر ئیش بۆ مەسلەی نەوەتۆکە پارتی دیموکراتی کوردستانن بۆیە نەتەوە زۆر گرنگە سەری ئیسرائیل کە چۆن بۆ نەتەوەبوونی خۆیەکە سەری فەڵەستین کە و عەرەبەکان کە چۆن بۆ بوونی نەتەوەبوونی خۆیان ئیشەکەن کەواتە تاکە حیزب کە کار لەسەر استراتیژی نەتەوەبوونەکە پارتی دیموکراتی کوردستان و لیستی سەونەوەیە بۆیە داوە لە هاوڵاتیانی شاری سلێمانی یەکەم بە تایبەتی شاری سلێمانی ئەەکەم کە دەنگ بۆ حیزبە بن کە کار لەسەر مەسەلە نەتەوەبوونەکە و کار لەسەرەوە کە ئاوەدانی بۆ وڵاتەکە بکە سلێمانی شارێکە بێخزمەتە شارێکە بووین بە لادەیەکی دواکەوتویش تەنانەت لە هەندێک لادێش لە هەولێر و دووهۆکە زۆر پێشکەوتوترن لە جادەکانی ئێمە کارەبە و ئاوی ئەوان زۆر باشتر لەوانەی ئێمە بۆیە بەڕاستی یعنی من وەکو هاوڵاتێکی شاری سلێمانی زۆر نیگەرانم لەو خزمەت گوزاری کە لە بەردەستمایە هیچ خزمەت جادەکان هەیە و جادانەیە کە چەنەها ساڵ پیاڕۆم بگرە خراپتریان کردووە نەکبە ئێستا و جادانەی کە لەسەر ڕیکلامی خۆیان پێکەن هەموو جادەکەیان هەڵوەشانەوە بە فلێکس بە ئاسنەوە ڕێکخراوی مەدەنی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆ قسێک لەسەر ئەو جادانە ناکەن نازدارە ئێمە هاوڵاتی پیاڕۆین پۆستەرەکانی خۆیان واداناوە لە جادەکان ناتوانانی بپەڕێتەوە حزبێک کە نەتوانێت پرستیوی هاوڵاتی بوون و ئەمان بۆ من دابین کە چۆن نتوانم دەنگی پێ بم کەواتە تاکە حیزب کە کار لەسەر مەسلەی ئاوەدانی و یاسا و سیستەم تەنانە سەری پەیامەکانی پارتی دیموکراتی کوردستانە پەیامێکی ئارامە پەیامێکی لەسەر خۆیە پەیامێکی تون و تیژیتیانە بۆیە دەنگم بۆ لیستی سەونەوەی و داواش لە هاوڵاتیانەکەم کە ئەوەی بیر لەوە لە خزمەت گوزاری بۆ خۆیە کاتەوە دەنگ بە لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بە ئەم دوژمنانە بە هەمویان خەریکیەوەن کەوا سلەیمانی پارچە پارچەکەن سلەیمانی بێ ئاگاکەن وای لێ بکەن سلەیمانی لە کوردایەتی بشۆنەوە ئەبینی کەوا چەند وەختە بە درۆدە لەسە ئەم لایەنانەی کەوا دژی کورد و کوردستانن دژی هەبوونی نەتەوەی کوردن دژی ئاڵاو سربەخۆی کوردستانن کارێکیان کردووە هەتاوەکو ڕادەیەک خەڵکەکان چاواشە بکەن لە هەڵبژاردنەکانی پێشووە دا ئەم جارەش پارتی تاقیکەنەوە بزانن پارتی چی ئەکا بۆتان قای لیستی سەونەوە چی ئەکا بۆتان ئەوەی کە ئیشی لە دەستبێەوەی کاری لە دەستبێ ئەوەی کوردایەتی بکە ئەوەی بە ئاگا بێزانێکەوە لیستی سەونەوە ئیتر پێویست بۆەوە ناکاکەوە ئێمە هیچ بانگەشەیەک و دروش بوشی ئارات و شاتە شاد بۆ ئەو مەسەلەکە بکەین مەسەلەکە لێرە یەکشتە ئەوەتانێکەوە ئێمە بۆ با بڵێن لیستی سەونەوە ڕابردوێکی پاشەیە چی بۆ کوردستان کراوە لە حکمی زاتیەوە لە ڕیفراندۆمەوە لە دەستکەوتەکانەوە لە مەسەلەی دەستورەوە هەمووی مەسەلەکە ئەگەڕێتەوە شانازیەکە ئەگەڕێتەوە بۆ پارتی لەبەرەوە ئەمانە بە هیچ جۆرێک ئەم لیستە نەزۆکانە ناتوانن یەک هەنگاو کورد بەرنە پێشەوە لەبەرەوە تکاتان لەکەم بیرکەنەوە ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانیەکەین محافظەی پارێزگای سلێمانی بە عام هەموو گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و سلێمانیەوە داواکەین دەنگ بە لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بن پارتی تاقی بکەنەوە بزانێت لەم دەڤەرە توانێت چی بکە بۆ خەڵکەیە بەرە چی کردووە لە هەولێر و دووەکە توانین بیگوێزینەوە بۆ سلێمانی هەم ئەمنێتی بەرقەرار بێ هەم ئاوەدانی زیاتر بێ هەم ئیشکردنی کار و کاسبی خەڵک ئاسوودە و جوان بۆ ڕێک و پێک بێ بتوانێت خەڵک بە ئاسوودەیی بشی وەزیفەی لە نەتەوەکە و خاکەمان بکەین